ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوەریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لەو بینە حکومیانە دەکەین کە لەلایەن حەزب و لایەنە سیاسیەکانەوە داگی کراون. ئەمە کێشەیەکە کە ئەگە بگەڕێنەوە بۆ 2 ساڵ لەمەوە پێش یەکێک لە بانگەشەکانی هەڵبژاردننی پارتەکانی فەرمانڕەوا ئەوە بوو کە ئەو بینایانەی کە حکومین و لەلایەن حەزب و لایەنە سیاسیەکانەوە داگی کراون دەگەڕێنرێنەوە بۆ حکوومەت، بەڵام تا ئێستا ژمارێکی زۆر لەو بینایانە وەکو خۆیان ماونەتەوە و لایەن ڕێکخرا و لایەن و حزبی سیاسیەوە داگی کراون لە هەرێمی کوردستاندا. ئەگەر یەکێک لەو وەزارەتانە وەربگرین کە بیناکانی لەلایەن حزبەکانەوە داگی کراوە، ئەویش وەزارەتی پەروەردەیە. لەو بارەیەوە ئەندامێکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات کە نزیکەی 150 بینای وەزارەتی پەروەردە بە شێوەی جیاجیا لەلایەن پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان و هاوڵاتیان و لایەنی سەربازیەوە دەستیان بەسەردا گیراوە. سەروەر عەبدوڕەحمان ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لە بەرنامەی بەدەڵداچوونی کەناڵی NRT ئاماژەی بۆ داوە کە هەندێک لە بیناکانی پەروەردە وەکو دیاری دراونەتە قوتابخانە ئەهلی و تایبەتیەکان و دەستگای ئەهلی هەیە، تا ئێستا 8 بینای ئەهلی داگی کردووە لە هەرێمی کوردستان. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین و قسە لەسەر یەکێک لەو وەزارەتانە بکەین کە باسمان لەو ژمارە زۆرەی داگیرکردنی بیناکانی گرت، ئەویش وەزارەتی پەروەردەیە. پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای هاجر داوود و تەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەورە. سڵاو لێبێ هاجر خان، تا چەند ئەو ژمارەیە کە ئەندامێک لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ئاماژەی پێداوە ڕاستن؟ هاجر خان گوێت لە دەنگمانە؟ هاجر خان گوێت لە دەنگمانە؟ هاجر خان؟ هاجر خان گوێت لە دەنگمانە؟ هەلو، بەڵێ هاجر خان، سڵاو لێبێ. سڵاو لەبێتن، چۆنی باشە؟ زۆر سپاس دەکەم. پرسیارەکەمان ئەو بوو، ئەو ژمارەی کە باس کراوە 150 بینای وەزارەتی پەروەردە بە شێوەی جیاجیا لەلایەن پارتە سیاسیەکان، ڕێکخراوەکان، هاوڵاتیان و لایەنی سەربازیەوە دەستیان بەسەردا گیراوە، تا چەند ئەمە ڕاستە هاجر خان؟ سەبارەت بە ژمارەکەی لە هەولێر نزیکی 40 بینایە، لە سلێمانی نزیکەی 6 بینایە و لە گرمیان 9 بینایەکە، بەڵێ، و لە دهۆکی شەروەها نزیکی 40 بینایەکە. ئەم بابەتە لە وەزارەتی پەروەردە تەسلیم کراوە بۆ داواکاری گشتی کە بە دواتچوونی ئەو بینایەکان بکات و بگەڕێنیتەوە بۆ وەزارەتی پەروەردە. بەڵێ، لەو بارەیە وەزارەتی پەروەردە چی کردووە؟ داواکاریەکانی چی بووە بۆ گەڕاندنەوەی ئەم بینایانە بۆ حکوومەت و بۆ وەزارەت؟ ئەمە لە کاتێکدا کە لە سەرەتای بەرنامەکەشدا ئاماژەمان بۆ دا هاجر خان کە لە 2 ساڵی پێشوودا یەکێک لە بانگەشەکانی هەڵبژاردن ئەوە بوو کە ئەم بینایانە دەگەڕێنرێنەوە بۆ حکوومەت، بەڵام تا ئێستا ئەو تا دەیبینین ماون بەدەست حزبەکانەوە. وەزارەتی پەروەردە هەنگاوی باشی هاوشتێک کە بیدایەت لە سەرەتای هەوڵی داوە بەخۆی ئەو بیناکان بگەڕێتەوە، بەڵام دواتر ئێستا ئەو بابەتەکەی کردیتە ناو دەستی داواکاری گشتی مدەیە عام، ئەوانە ئێستا ئیشی لە ناو دەستیانە و ئەوان ئەو بیناکان لە هەموو لایەکیان بگەڕێنەوە بۆ وەزارەتی پەروەردە، چونکە بەخۆت یعنی وەزارەتی پەروەردە پێویستی بە ئەو ژمارەی بیناکان هەیە. بەکوێ گەشتووە ئەو هەوڵانەی وەزارەتی پەروەردە هاجر خان؟ پێت دەڵێم ئێستا لە دەستی داواکاری گشتیە ئەوانە ئیش لەسەرەکەن، داواگای مدەعی عام ئەوە ئیش لەسەر دەکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە. ڕێگریەکی سیاسی هەبووە لە گەڕاندنەوەی ئەو بینایانە؟ نا، هیچ ڕێگریەکی سیاسی نەبووە. ئەگەر ڕێگری هەبایە یعنی ئەو بابەتە تەقدیمی داواکاری گشتیان نەدەکرد، هیچ ڕێگری نییەوە. لە هەر لایەنێکیش لە لای هەر لایەنێکیش بی ئەوانە بەتاکید تا مەجالی خۆیان ببینن لێیان دەرەچن، بەڵام ئەوە داواکاری گشتی ئیش لەسەر دەکەن. ئەگەر دراوە بە داواکاری گشتی بۆ پەلە نەکراوە لە یەکلایکردنەوەی وەرگرتنەوەی ئەم بینایانە لە کاتێکدا کە خۆ دەزانی یەکێک لە کێشەکانی وەزارەتی پەروەردە کەمی بینای خوێندنە، کێشەکانی خوێندن لە ئێستادا لە هەرێمی کوردستان کەمی بینای خوێندنە بۆ خوێندکارەکان، بۆ تا ئێستا دواکەوتووە، بۆ 2 ساڵە ئەم بڕیارە دەرکراوە، بەڵام 2 ساڵە تا ئێستا بەو شێوەیە جێبەجێ نەکراوە. مەبەستم ئەوانەی کە تایبەتن بە وەزارەتی پەروەردە.
وایە بەڵام ئەگەر بابەتەکە گەیشتە داواکاری گشتی داواکاری گشتیش بە ئیجراعات یعنی جێبەجێ دەکرێتن نەک هەر ینی بە یەک ڕۆژ دڕۆژ ئیشە ناکرێتن ئەوە لەلایەک لەلایەکی دیکەش وەزارەتی پەروەردەگەر پێویستی بە قوتابخانە بێخۆی قوتابخانە شەرت و شروطی خۆی تێدا هەیە ینی ئەوە بابەتێکی جیایە بەڵام سەبارەت بە ئەو بینایەکان کە نزیکەی 150 سەرانسەری هەرێمی کوردستان ئەوانە ئیشی باش تێداکرایەوە ئێستا بابەتەکەی ینی وا ئیجراعات دەکرێتن بە ئێمە متفائلی لەو بابەتەکەی کە ئەو بیناتەکان هەمویان دەگەڕێنەوە بوو تا ئێستا بینا هەیە گەڕابێتەوە بۆ وەزارەت هاجەرخان بەڵێ بینا هەیە گەڕابێتەوە بۆ وەزارەت بووە ئێوە دەڵێ متفائلین گەشتبینن بەوە نەگەڕێتەوە تا ئێستا بەڵام پێچوویتە داواکاری گشتی بە تاکید داواکاری گشتی ئیجراعاتی قانونی خۆی هەیە و ئێمە متمانەمان پێ هەیە کە بەو بەسڵتەی خۆی دەتوانێت ئەو بیناکان بگەڕێنیتەوە کە خۆی هەندێک لەو بیناکان ئەحتیمال پێویستی بە تەعمیری هەیە پێویستی وەزارەتی زۆر پێویستی پێیە بەڕاستی. بەڵێ زۆر سپاس بۆ هاجر داود و تێبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەڕێزان لە پەیوەندیەکانتانە دەتوانن باس لە کۆی ئەو بینە حکوومیانە بکەن کە لەلایەن حزب و لایەنە سیاسی و لایەنە سەربازیەکانەوە داگیر کراون هەروەها لە سەتۆری کۆمەڵایەتی فیسبوک بەناونیشتانی facebook.com/نلالیاتیڤ دەتوان ڕاوتی بنووسە سەرنجەکانی خۆتان بنێرن. هەندێک پێشنیاز هاتووە سەبارەت بە هەندێک تەوەر ئیبراهیم سعید باس لە تەوەری زانستی دەکات نازانم مەبەستی چییە لەو تەوەرانە بۆمان دیاری بکە هەروەها لان یاداران سوێتی بڕوان ناکەم هیچ هێزێک هەبێت بتوانێت وەری بگرێتەوە داگیرکردنەکەی کاتی نییە دایمیە بۆ هەتاهەتاییە بەداخەوە بە شێوە نووسیوێتی. محەممەد ڕەشید نووسیوێتی حزب گوێ لە حکوومەت ناگرێت هەروەها کەمال عومەر دەروێش نووسیوێتی کەی حکوومەت بوو بە حکوومەتێکی دامەزراوەی ئەو کاتە وەردەگیرێتەوە. هەروەها عوسمان حاجی سەلام نووسیوێتی ئەوە لە دکتۆر بەرهەم بپرسن کە بەس قەرارەکەی دەرکرد و لە ئەنجامەکەی نەکۆڵیەوە. بەڵێ یەکەم پەیوەندی حەسەن لە کفریەوە فەرموو کاک حەسەن. سەڵاوی خوا لە تۆ لە بینەرانی بەڕێزکار خانباسی زۆر سپاس دەکەین کاک حەسەن فەرموو. وەڵام من پێشنیارێکم بۆ بەڕێستەوە هیوادارم لای جەنابتان ئەو پێشنیاری منە بکرێتە بڕیان. بەڵێ فەرموو. داوا دەکەین تەوەریەک ڕێک بخرێ بۆ داخوازی کەسوکاری ئەلپالکراوەکان و قوربانیان کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تر. بەڵێ. سەبارەت بە تەوەرەکە وەزارەتی پەروەردە وەرگرتنەوەی بینە داگیرکراوەکان من ئەپرسم لە وەزارەی پەروەردە و وەزارەتی تعلیم عالی تاکو ئیسافەت چیان پەروەردە کردووە ئایا لە نەوەی نوێ یانەکو ئەو قوتابی خوێندکارانە یعنی لە مستەوەکانە بپرسا یعنی بەداخۆ تاکو ئێستاکە لە قۆناغەکانی چینۆسایی تێنەگەیشتنە وەزارەی پەروەردە لە کۆمەڵەیە شت بڕوان پێ بکەن زۆر ناحاڵیە. من نمونەم هەیە بۆ نمونە لە یادەکانی هەڵەبجە شانزەی سێ یادەکانی چواردەی چوار و ڕاپەڕینەوانە بەڕاستی وەزارەی پەروەردە یعنی هیچ کەس بێ پەروەردە ناکرێ یعنی پێم وایە ئەگەر دەستەکات بکێشێتەوە لەو حاڵەی زۆر باشترە و لە کۆتایە داواکاریەکەم دووبارەکەم بۆ بەڕێستان تەوەرێک ڕێ بکەن لەسەر داخوازی کەسوکاریان هەڵکراوەی کیمیاباران لەبەر دوای 25 ساڵ موچەی ئەو دوو جینۆسایدە بە یاسا نییە بەڕاستی یعنی هەر ئاشوای ئەدرێت تۆ جینۆسایدێک و دوو سێت هەیە بەڕێ موچەوی ئەوە نیە و چوار و سەرەوە هەیە ئەوە نەیە جا داواکارم لە بەڕێستان ئەگەر تەوەرێک ڕێک بخەن لەسەر داخوازی کەسوکاری ئەلپالکراوەکان لە دوای 25 ساڵ من جیرانێکی خۆم هەیە ینی 12 کەسی پلێکیان پارە موچەکەی 900,000 یعنی وەتە سەر جینۆسایدێکی 75,000 یعنی فەرشین بێ لە ڕووی بەڕێست و بینە بەڵێ کاک حەسەن بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هۆزاک لە چۆنچەماڵەوە فەرموو کاک هۆزاک. هەلو بەڵێ کاک هۆزاک گوێمان لە دەنگتە سڵاو لێبێ فەرموو. زۆر سپاس دەکەین کاک هۆزاک فەرموو. حواڵتان جۆنە کاکەشوان باش خۆڕە زۆر سپاس کاکشوانیان بەنسبەت ئەو بنایانەی حکومی بەتایبەتی لە پەروەردە من پێم وایە ساڵی 2010 بوو یا 11 بوو هەمێکیان بۆ ڕیکلام بووی کە گەڕانەوە بۆ لایەنە سیاد بۆ لایەنە حکومیەکان بەڵام باقیەتی ماوەتەوە ئەو باقیش کە نە پارتی فەقیر حاڵە و نە یەکێتیش فەقیر حاڵە لە 180 بەدەستوانەوەی لە 190 وەڵا دەتوانێن بەڕاستی ئەرز بکردن بۆ خۆیان بکەنە بینە ئەوانە بگەڕێتە بۆ
ئەستی صاحبی خۆی پەروەردەیە مالیەیە وەزارەی ناوخۆی هەرچی دەستگایەکە بەڵام دۆڵەی ئەوەی کە من تێگەیشتم لە 180 ئایدی وەزارەتی پەروەردەیە ئایدی پەروەردەی هەرێمی کوردستان دەتوانن ئەرز بکردن بۆ خۆیان و بە پەروەردەش وەکو لایەنێکی پەروەردە بتوانێت بە ئازادی بە فرێوانی بتوانێت شی خۆی بکات ئەو هەموو وەکو گوێم لێ بۆ 150 بینای گیراوە باشە 150 بینا بەڕاستی گاڵتە نییە با پارتی کێتی و لایەنەکانی هەمویان دەوڵەمەند بەخواش هەمووی تایبەتی حیزب بچکۆلەکان نامێ ئاماژە بدەم کێتی هەموو دەوڵەمەندە ئەیتر لەعلاتین دەوڵەمەندە چکە من پێم باشە وەکو خۆم پارتی و یەکێتی و لایەنە سیاسیەکان بڕۆن عەرز بکڕن بۆ خۆیان بیکەنە بینا هەش کە تەسلیمی هەم بۆ خۆیان باشە بۆ مستەقبل هەم بۆ پەروەردەش باشە من زۆر سپاسانەکەم ڕێیەکە من ئاوایە وەکو خۆم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت چالاک لە سلێمانیەوە فەرموو کاک چالاک بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچرا لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یارسان ئیسماعیلی دەسوێتی تەنها یاسای تازە حەلی ئەوە دەکات واتە بە یاسا و ئەگەر دەسەڵاتی دادوەری سربەخۆ بێت هەروەها سیروان سعید گوڵ نووسیوێتی یاسا سەروەر بێت کەس لەسەر یاساوە نەبێت محەممەد حەسۆ ڕانیە نووسیوێتی داگیرکردنی بینای حکومی واتە نەبوونی ڕۆشنبیری لای هاونیشتیمانیان چونکە تا ئەو کاتە داگیر دەکرێن کە خەڵکی بیریان دێتەوە بەڵێ ئاریان لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاگاریان فەرموو ئەم کاتێ ڕێزم دەستخۆشی بەرنامەکەی لێەکەم زۆر سپاس دەکەین کاگاریان فەرموو بەڕێزم باسی داگیرکردنەکەی کێ ئەمە داگیرەکە هەرێکێکی پارتی نیە ئەمە داگیرەکەن خۆین یەخۆ کابرایکی مەدەنی یەکاکە بێ بینایکی حکومی داگیرکە وایە ئەمجا تاوەڕەکەتان براکەم ئەو ئێمە 43 ڕۆژە ئەوتین لەبەرەی جەنگە حەتای تا یەک دینار مەعاشەوە نەگەدەبرای بەڕێزم کەمام جەلال لەو کاتە نەخۆش بوو هەچی بانکەکانە یەک دیناری دیانەما پچی سەر دیکەسی بەری پارێ وەرگی براکم لە بانکەکانە بەڵێ باشە براکەم بەس ئەوانەیشی کە بیناوش داگیرەکەن هەلانێکی تو پارتی تکاکەم کەواتە کاگاریان چی بکرێت بۆ گەڕاندنەوەی ئەو بینایەنە کاگاریان برای بەڕێزم ئەوە ئیشی حکومەتە ئەبێ حکومەت بیکا بەس حکومەت چووە خۆی بیناکانی داگیرکردێت کێ بیکا خۆ کابرایکی مەدەنی ناچێ بچێت سەر حکوم بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دیار لە قەزای خەباتەوە فەرموو سڵاو لێ بێ زۆر سپاس دەکەین کاک دیار فەرموو دەستان خۆی بۆ ئەم تەوەرە جوانە بەڕاستی لە جێی خۆیەتی زۆر سپاس من چەند خاڵێک دەخەمەڕ و لە سەرەتا دەمەوێت بپرسم داواکاری گشت لەگەر ئەو پەروەردەبوون بۆ جەناب بەڵام تۆ لەکوێ خەوتووی نازانم داواکاری گشتی من تا ئێستا ناویم بیستوانە نەڕەنگیم بینیوان من بەڵام ئەو سەیرە داواکاری هەرێمی کە بەڵام تا ئێستا نەبینیوە کاری کردێ بۆ تەربیە ئەوە هەر هیچ لەبارەی پەروەردە و بیناکانەوە بەڕاستی من تەنها نکتەیەکم هەدەمەوێت بیڵێن ڕۆژێک چوون سەردانی بەڕێوەبەری قوتابخانەیەک لە قوتابخانەکانی شارەکەم کرد داوای تاقیگەی زانستیم لێ کرد بۆ قوتابیان بەڵام بەڕێوەبەر تەنها ئەوە وەڵامی وتی بەداخەوە پۆلمان نییە ئەمە لە کاتێکدا بوو کە ژووری حیزبی لەم قوتابخانەدا هەبوو ئیتر نازانم لەوە زیاتر چی بڵێم من سەرەسەر بیناگانەکان ناکەم ئەوەی کار بەتاوی حیزبکران ئەوە لە کاتێکدا کە لە خود قوتابخانەدا بەشی لایەن هەر هەیە ئیتر نازانم داوای چۆنە بێ وەڵعەکە چۆن بێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەڵگورد لە ڕەوانزەوە فەرموو کاک هەڵگورد سڵاو لێ بێ چۆری بە قوربان زۆر سپاس دەکەین باشی بە قوربان سپاس دەکەین کاک هەڵگورد زەمان نەویتەوەرەکەتان لەسەر چێ قوربان تایبەتە بەو بینە حکومیانەی کە لەلایەن حزب و لایەنە سیاسیەکانەوە داگی کراون لە هەرێمی کوردستان کاک هەڵگورد بەڵێ کاکازانی ئەمە قسەکانم سەرچینە بەڵێ یەک هیوایەتم من هیوایەتم زارێک کە شەڕی ناوخۆ لەو کوردستانە هاڕۆژدا بەڵێ کاکە شوانجە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاکۆ لە تەکیەوە فەرموو کاک ئاکۆ ئەم کاتت باش کاک شوانگە زۆر سپاس دەکەین کاک ئاکۆ فەرموو بەڵێ دەستخۆشیت یەکەم دەستخۆشیش بۆ تەوەرەکە کاک شوانەگەر ڕخسەت دەیمن لەسەر تەوەرێت قسە ناکەم بە کورتی لەسەر ئەم موسیقی قساکەم کە دواکەوتووە زۆر بە کورتی کاک ئاکۆ زۆر بە کورتی داوای لێبوردنەکەم کاک شوان سەبارەت بە موسیقا ئێمە ماوەی تقریبان 45 شەوە معاشمان وەرنەگرتووە ئێستا خۆم حالین وا لە دەوامم لەگەڵمانە 6 سەرخێزان حەوت سەرخێزانن یعنی پارەیان پێ نییە قەناعەتکە خواردن بۆ ماڵیشەوە بکڕن بەڕاستی ینی
کارەساتی زۆر گەورەیە ئەنجا لەم ڕۆژەیە هەواڵ بڵاو بۆ تۆ کە ئایا نابێت پێشمەرگا یاخود پۆلیس بەرگری فریاکردن نابێت ئیشی تەکسی بکات ئەی باش ئیشی تەکسینەکە بەچی بژی کاکشوان یعنی سەبارەت بەمە زۆر کارەساتی گەورەیە ئەی تۆ نابێت یعنی بژێری ژیان بە تەکسی دابێت بکەین یاخود ئیشێکی تر بکە بەڕاستی ئەمای ینی نازانم بڵێم حکوومەتە بەتەمای چییە ئێمە ماوەی تر پێشەوە ماشنەوە وەرنەگرتووە نازانم بەچی بژین. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە شەمسەماڵەوە فەرموو کاک سەرتیب. چۆنی برای گەورەم هەناسەکەم زۆر سپاس دەکەین کاکە سەرتیب فەرموو. تەلەڤیزۆنم لە هەنیە بەخوا ئەلێن تەوەرەکە لەسەر چییە؟ کاک سەرتیب تایبەتە بەو بینە حکومیانەی کە لەلایەن حەزب و لایەنە سیاسەکانەوە لە هەرێمی کوردستان داگیر کراون. وەڵڵاهی ئەوە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە ئەوە بەشێکە لە ئەمنی قەومی ئەم میلەتە پێویستە ئەو بینانە چی وەکو قوتابخانە چی وەکو وەحدە ئیداریەکان پێویستە هەموو لایەنێک لە هات خۆی ئەو بینانە تەفیل بە وەزارەتەکان بکاتەوە چونکە ئەمڕۆ ئێمە ئەبینین زۆربەی دامودەستگای ئیدارەکان خانگیان بەکرێ کردەوە بە 20 وەرەقە و بە 30 وەرەقە ئەوەش بەڵاتی خیانەتێکە لە ئەمنی قەومی میلەتی کورد پێویستە ئەو لایەنانەی کە دەستیان بەسەر بینا و مورکی گشتیان کردووە ئەوانە بەشێکن لە ئەمنی قەومی میلەتی کورد خۆیان هەبکەن خۆیان شعور بکەن تەسمیل بە حکوومەتی بکەنەوە لە جیاجی حکوومەت بینا بکرێ بگرێ ئەو بینانە بکات بە وەحداتی ئیداری و کارۆفەرمانەکانی تیا جێبەجێ بکرێ بەڕاستی هەرێکە لە ئێمە لە ئاش خۆمانەوە بێ هەست و شعور بە مەسئولیت بکەین بەرامبەر بە ئەمنی قەومی ئەو میلەتە ئێمە هەر یەکێک لە ئاش خۆمانەوە خۆمان بە پرسیار و مەسئول نەزانین معنای وایە ئێمە بە ئاوات و ئامانجەکانی خۆمان ناگەین پێویستە ئەو بینانە تەفیل بە حکوومەت و وەزارەتەکان بکرێتەوە بۆ ئەوەی حکوومەت بینا بکرێ بە 30 وەرەقە و 20 وەرەقە نەگرێ ئەوانە بکرێ بە فەرمانگای ئیداریەکان بۆ ئەوەی بەشێک لە اقتصادی ئەم وڵاتە بە هەدەر نەچێ و سوپاس دەکەم هەر بژی کاکە شوانجیان. زۆر سپاس بۆ کاک سەرتیب لە شەمسەماڵەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەنگەر سایکۆ نووسیوێتی بڕوا ناکەم لەم کاتەدا هیچ بکرێت کاتێک ئەم دەسەڵاتە ڕوخا ئینجا وەردەگیرێتەوە وەها فەریدون شادڵەیی نووسیوێتی بەڕای من وەریان بگرنەوە لیان هەروەها توانە ڕازوەکەی نووسیوێتی لەسەر حکوومەت پێویستە ئەم کارە بکات بەڵام حکمی خۆی تێکەڵاوی حەزب کردووە هەروەها کۆشش بێستان سووری نووسیوێتی تەنها دەستخۆشی کردووە نووسیوێتی بەڕای من جارێ زۆرمان ماوە بۆ ئەو بابەتە جارێ لە هەرێمەکەماندا لە وەرگرتنەوەی بیناکان گرنگتر هەیە کە ئەویش چەسپاندنی یاسایە کە لە هەرێمەکەماندا کاری پێ ناکرێت یاسا دەردەچێت وە پشتگوێ دەخرێت من پێم وایە هەر کاتێک یاسا سەروەر بوو ئەوە وەرگرتنەوەی بینا و شت زۆر ئاسان دەبێت ئاری هەولێری نووسیوێتی خۆسەری ڕەش مڵکی حکومیە و سەر بە وەزارەتی گەشت و گوزارە بۆ کەس ناوێرێ ناوی بێنێ هەموو کورد دەزانێت کە لەلایەن کێوە داگیر کراوە هەروەها ئەم جەت حەمە نووسیوێتی من پێم وایە هێشتا بینایی زۆر ماوە حکوومەت وەریگرێتەوە بەڵام جوانتر و باشتر وایە حیزبەکان ئەو بینایانەی کە داگیریان کردووە بیگەڕێنەوە بۆ حکوومەت. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە بەڵێ دیار لێسادا پەیوەندەکە ئامادەنیە هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک قەندیل نادر نووسیوێتی سەرەتا دەبێت بەرنامە بۆ ئەوە دابڕێژرێت دوای وەرگرتنەوەی ئەو بینایانە ئایا بدرێت بەکێ چونکە ئەگەر دەسەڵات بۆ سوودی خۆی بەکاری هێنا کەواتە هیچ هەروەها جوانکار تۆفیق نووسیوێتی من دەڵێم با زەویەکان وەربگیرێتەوە باشترە چونکە بیناکان زۆر بێکەڵکن با شاروانی بیان ڕوخێنێت ئەو کات حەزبەکان ناچار دەبن ڕادستی بکەنەوە. دلاوەر لە کەلارەوە فەرموو کاک دلاوەر لە کەلارەوە ئەلۆم کاتە باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک دلاوەر فەرموو بەرنامە جوانت یەکەم بەڕاستی زۆر سپاس ناوڵێ بەرنامەیەکی سەرکەوتووە زۆر سپاس دەکەین کاک دلاوەر فەرموو بەنسبەت بە سەرگەڕانکردنی ماڵی حکومی لە هندستانەوە بۆ ماڵی بەڕێزم ئەو کە لەەوە متابڵێت زۆر کەڕاو کاک دلاوەر ئەگەر پەیوەندی بە شوێنەکەتەوە هەیە بە باشی گوێمان لە دەنگت نیە ئەگەر شوێنەکەتە ئەگە بتوانانی بیگۆڕی باشترە هەستا چۆنە بەڕێز فەرموو کاک دلاوەر بەڵێ بەڕێزم لە ناوچەی لە گەرماندا مڵکێکی زۆر گەڕاوەدە بۆ حکوومەت هیوادارم لە ناوچەکانی تریش ئەم مڵکانە بگەڕێتەوە بۆ حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی و لە هەولێر و لە ناوچەکانی تر ئەو شوێنە گەشتیاریانە کە بگەڕێتەوە بۆ حکوومەت حکوومەت زۆر استفادەی لێگا لە ڕووی گەشتیاری و چی لە ڕووی سەفرە سیاحیەوە بێ بۆ هاوڵاتی
بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕەئوف لە سلێمانیەوە فەرموو کاک ڕەئوف. کاتێ باش زۆر سپاس کاک ڕەئوف. هەموو بەڕێز من پێم وایە دەسەڵات بەس بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات هیچم پێ ناکرێت خۆی بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات با چۆڵیکە کاتی خۆی بڕیاریانە کابێ هەموو ئەو شوێنانەیە کە داگیرکراون خۆیان بێ خۆیان چۆڵیکە جایەتی من چی بکەم کاکە گیان ئەوەی شەیە کە لە شوێنێکە قوتابخانە داگیرکراوە لە شوێنێکی دیژە قوتابخانەیەک ئەڵێن 50 کەسی تایە با ئەو 25 جیاکەی بچین لە بەردەمی ئەو بارەگایە کە داگیری کردووە خۆ پیشاندانێ بکەن خێمەی هەڵن نەجوڵێنەوە هەتا بۆیان چۆڵەکەن ئەینا بەو شێوەیە بۆیان چۆڵ ناکرێت ئەرزی من کاتی خۆی لە زمانی حکومەتی بەعزا قوتابخانەی وەتەنی لای ئێسای لە قیچوا لە قوتابخانەیە بووە قوتابخانەکانی کردیان بە داری ئەمنیشتووە دوای ئەوەنای قوتابخانە دروست کرد خەڵکەکە زیاد بوو بڕوان پێ بکە قوتابخانەمان دروست کرد من خۆم بەشدار بووم لە دروستکردنی قوتابخانەمان دروست دەکرد 4 مانگ 3 مانگی پێ نەچوو بەسێ 18 پۆل و 24 پۆل و 12 پۆلمان دروست دەکرد هیچی پێ نەچوو ئێستا قوتابخانەی تەواوکەی بەقەی 400 ساڵی پێشێت تەواوی ناکەن ئەینا وەڵای ئێمە هیچمان پێ ناکرێت تەنها بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن و کاتێکیانە ببڕێز بکەن. سپاس بۆ پەیوەندیەکەت جیهاد لە هەولێرەوە فەرموو کاک جیهاد. باش زۆر سپاس کاک جیهاد. بەنسبەت ئەو مڵکە داگیرکراوانی کە لەلایەن حیزب بۆ داگیرکراون بەڵێ جار پێشەوە بینایەکان تەسلیمی حکوومەتەوە بکرێن پێویستە هەردوو لای بەرپرسیار یەکەتی پارتی کێشەکانی مڵکە داگیرکراوەکان حەل بکەن. بۆ نمونە ئێستامە لە 2007 بە بڕیاری بەڕێز نەچیروان بارزانی مڵک و شتەکانی سەنگەسەرمان دراوەتەوە بەڵام یەکەتی هیچ موافقەی نەکردەوە نامانداتەوە. ئایا ئەو پێکاتنێت چێ تا ئێستا مڵک و زەوی جاری گشتی خەڵکی نەگەڕاندراوەتەوە چۆن بینا حکم دەگەڕێتەوە؟ بەڵێ داواکارن لە حکوومەتی هەرێمەتی زووە کێشەکانی مڵکی سەنگەسەرمان بۆ چارەسەر بکە کە چەند ساڵ ئاوارە پارتینەوە بە بڕیاری جەنابی کاک نەسیر مڵکی سەنگەسەرمان دراوەتەوە بەڵام یەکەتی ئامادە نییە بمانداتەوە. بەڵە سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ بەرەزان لە وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێدا ئەندامێکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ئەوەی ئاشکرا کردووە کە نزیکەی 150 بینای وەزارەتی پەروەردە بە شێوەی جیاجیا لەلایەن پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان و هاوڵاتیان و لایەنی سەربازیەوە دەستیان بەسەردا گیراوە. سەیوان لە چەمچەماڵەوە سڵاو لێبێ فەرموو. باشی کاکە ئێوارە باش. زۆر سپاس کاک سەیوان ئێوارەت باش فەرموو. ئەحواڵە باشی. وەڵا لەسەر تەوەرەکەی جەنابێت من ئەوە هەموو خەڵکی کوردستان ئەزانێ کە هەر بینایی پەروەردە نییە کە داژی کراوە هەموو کوردستانیان داژی کردو یەکێتی پارتی ئێمە ڕاستیەکەیە هەموو کەسیش لەوە گەشتووە کە گەشتۆتە ئەو واقعیەوە ڕاستی کە ئەمانە هەموو کوردستانیان داژی کردو یعنی تەلبەنێکیان کردووە ساکە تەلبەنێکیان کردووە ئینجاکە ئەمانە ئیلا ئینتیفاضەکەی 91 بەبێ ئەبێ وەکو ئینتیفاضەکەی 91 ئینجاکە کوردستان لەژێر دەسەمانە بکەیتەوە ئەژینە ئاهایی نەبێ بە حیاتی ئەمانە لا ناچن لە جێی خۆیانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە سلێمانی. کاکشانگیان باشی. زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. ڕێزی قوربانم وەڵای ئەوەی ئێمە باسەکەین لەسەر پێشمەرگێ. فەرموو. کاکە ئێمەیان فڕێداوە چی پێشمەرگەیە فڕیانداوە و ناوچانەی محەمەدین و دووز و کەلار و کفری ئەو شوێنانە هەتا ئێستا نەمە عاشیان داوانە هیچ کورە پێشمەرگە لە برسامەردووە هەمووی لەو ناوە کەوتووە بە تەمانی نە ئینجارەکە تەواوکەن نە هیچ تەواوکەن نازانین ئەمە یعنی حەلی چی و چی ئەبێ. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پەخشان لە سەنگەسەرەوە سڵاو لێبێ فەرموو. زۆر سپاس پەخشان خان فەرموو. کاشان بەنسبەت شوێنە حکوومیەکان ئەگەر موکی حکوومەت بێ بە هەموو بەقەدەرا هەموو یەکێتی پارتی ئەوەندەی گۆڕان نابێت کە ئەومە کۆی ئەوان داگیریان کردووە گردەکە یعنی بۆچی بۆ لەوێەوە دەست پێ ناکەن ئەوان ئەو شوێنەی بدەنەوە کە شوێنێکی سیاحیشە زۆر زۆر استراتیجیە بەقەت هەموو سەری ڕۆژ دەبێت بۆ باسی سەری ڕۆژ دەکەن بۆ باسی گردەکەی گۆڕان ناکەن. بەڵێ یعنی بەر لە هەموو شتێک لە گردەکەی گۆڕان دەست پێ بکرێت ئەو جا بترێت باسی شوێنەکانی کە بکرێت بەڕاستی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کارزان لە سلێمانیەوە فەرموو کاک کارزان. کاکشوانم گاتە باش. زۆر سپاس دەکەین کاک کارزان. کاکشوان دەستخۆشی بەرنامەگە لێرەم. زۆر سپاس دەکەم. کاکشوانگیان وەڵای لەسەر و بینا حکمیانە بەڕاستی حەقی خۆتە حەقی هاوڵاتیانێکە ئەو حەقی هاوڵاتیانێکە ئەو قسانەکەن بەڕاستی
هەر شوێنێگەڕی حیزبی یەکێتی پارتی موشەنگەنداگی کردووە بە قورئانەوە خۆش قبوڵی ناکەم. بەڵێ وڵایەتە یاڕینە دەستخوام زۆر سۆزی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆر کۆمەڵاتی فەیسبوک هەڤاڵ ئەودل نووسێتی باشتر وایە لەلایەن لیژنەیەکی بێلایەنەوە کار بکرێت بۆ گەڕانەوەی بینە حکوومیەکان. محەممەد ڕەزا نووسێتی بینە حکوومیەکان لای هەردوو حزبی باڵادەستن تا خۆیان حکوومەتن با لە خۆیانەوە دەست پێ بکەن. هەروەها ئەحمەد فەقێ حاجیانی نووسێتی دەبێ حزبەکان هاوکار بن لەگەڵ حکوومەتی هەرێم دەست پێشخەری بکەن بۆ بیناکانی حکوومەت بیدەنەوە ئەو کات حکوومەت بۆی ئاسان دەبێت کاردو هەڵەبجە نووسێتی لەم وڵاتی ئێمەدا حزب خاوەنی حکوومەتە حزب بیناکانی داگی کردووە ئیتر کێ دەتوانێت وەری بگرێتەوە وچانێک و دەینەوە لاتان. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان محەممەد لە هەولێرەوە. فەرموو کاک محەممەد. ئەم کاتە و باش کاک شوانگیان ڕێز و سڵاو سلمەتمە بۆ ئێوە و کەناڵەکەشتان. زۆر سپاس دەکەین کاکە محەممەد. کاکە شوانگیان من بە نینی بەرنامەکەت وەدێنی یەکێتی هەموو کوردی شافرۆشتە نەک بیناوێنی ئەمانە بەڕاستی خۆیان نەگەلێدن تەنانەت ئەگەر کوردیشیان نەفرۆشتی بۆ بەرامبەر مالکی لە 2030 تاکو ئەم دەقەی بێدەنگن پێشمەرگە ڕەداوە لەو ناوچە دابڕان بە بێ موچە پێشمەرگە خەڵسەکات و خەڵ پارەی بۆ بکات لەنی سواڵەکە بەڕاستی من شەرمەزاریە بۆ سەرکردایەتی کورد پێشمەرگەی سواڵەکات 45 مەعاش وە نەکردێ 45 کەسان ناگرێ هەفتە بە هەفتەیە لێنی بەڕاستی من ێژم هەموو کوردیشیان فرۆشتە نەک مەقەڕاتیان دەگرێت نەک تەربیان داگیرکرا بەڕاستی شەرمەزاریە منم لە جیاتی ئەوان حاجە لە کوردیشیان کورسان جێتێڵم زۆر عیبە وان ئەوان تەبان کورسی وەدانستن سێ ئەم خەڵکە بن. بەڵێ کاک محەممەد زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە هەولێرەوە. فەرموو باوکی محەممەد. فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس دەکەین باوکی محەممەد. بە قوربان بەنسبەتەوە برادەرانەی کە پێشمەرگە نەڕێزمیانێ لێمە فڕێدراجە و معاشمان کردمەزار ڕۆژە دواکەوتیە و گلەی لە دەسەلات دەکەن ئەوانە بە قوربان تا ئەوانە بەو شێوەی بەبێ پارێ و بەبێ ئەوە خۆیان بەیست نازانن حاری ئەو ملەتەی هەروایە باش بزان ئەگەر ئەوانە بە خۆیان دانەچرەوە پشتیوانی لەوانە دەکەن و بەو شێوەی دەبی حالیمە هەر ئەو حارەبی و با ئەوان بە خۆیان دابچنەوە خوا گەورەیە ئەوانە بە خۆیان تەحتامری هەموو ملت دەبن بەس ئەوانە بەو شێوەی خۆیان بە پێشمەرگە ئازانن وەرە ئێمە پێشمەرگەنەوە موازەمان و منداری خۆ دینن ئەوانە دیفاع لەو بەندەی کاکە ئەوان بە خۆیان بەدەلن قوربان. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە هەولێرەوە. عیسا لە زاخۆ. فەرموو کاک عیسا. مرحبا بە زۆر سپاس دەکەین کاک عیسا گەردەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ سپاس دەکەین. کاک عیسا فەرموو. باشە کاکە بەراو وەڵڵاهی ئەم پێشمەرگە بووم. بەڵێ فصلي ما هو تبي من وەکو تەقاعات. بەڵێ کاک عیسا. بەڵێ دیارە بەداخۆ پەیوەندەکەی پشڕا موحسین لە هەولێرەوە. فەرموو کاک موحسین. مرحبا کاک شوان. زۆر سپاس کاک موحسین. بەڵێ باشی شکر. زۆر سپاس دەکەین. کاکە گا من زۆر وەکو خۆم زۆر گرێی هەیە لە جەنابتان. بۆ کاک موحسین فەرموو. وەڵڵاهی کاک شوانگیان لەبەرەوەی کە دیارە ڕوون و ئاشکرایە بەڵێ گۆڕان و کەیئێنیان خۆیان یەکلایی کردوێتەوە بۆ دوژمنایەتیکردنی کورد و پارتی بەڵام ئێوە تەواو یەکداری خۆتانتان ڕوون نەکردوێتەوە پێمان خۆشە ئێوەش خۆتان ڕوون کردنەوە لەبەرەوەی کە هەر شتێکی ناشرین ئەکرێت ئێوە ئشتێنەوە سەری پارتیە بەتایبەتی مەبەستت چییە کاک موحسین لە ئێمە تەنها ئەو کەسانی پەیوەندیان کردووە قسەیان کردو ئێمە قسەمان نەکردو. وەڵڵی ئێوە حەقە کاکە شوانگیانەوە لەسەر ئێوە کە ئەو ئیزاعی ئێوە ئەوروپا کوردنیا سەیری ئەکات ناخۆشە ئێوە لەو ڕێگەی ئێوە قسە بە عایلەی بەرزانی و بە پارتی و بە بنەماڵەی بەرزانی بوترێ بە ئێوە کاک موحسین پرسیارەکەم دووبارە دەکەمەوە ئێمە لەم بەرنامەیەدا کەی قسەمان کردووە تەنها ئێوە قسەتان کردووە هاوڵاتیان بەشداربووان پەیوەندیان کردووە قسەیان کردووە. کورد نەگێتەوە ئاستە پرسیاری لێ بکەی ڕاو بۆچوونی لێ وەربگریت بەڵامێکی ئێوە گوێی لێ ئەگرن هەچی لەوە چێ کاک موحسین جوان نەبێ بڵێن کورد نەگەشتەوە ئاستە لە 85 بنەماڵەی بەرزانی شۆڕ شەکەن
ئەگەر هەر شتێ بکرێ بۆ کورد بۆ ماڵی بەلاساو بۆ عایلەی بەرتانیە بووە ئەوە بنە دڵی نەوشیروان و دار و دەستە و ئەو کەسانەی کە دژمنایەتی کوردیان کردو پارتیان کردو لە 64 با بڵم تا ئێستا ئەوە ئێستا پارتیەکێتی وەکو دوو براوانە پێمان ناخۆشە ئێوە ئایستا ئەو دووبەرەکێ بخەنە بینی کوردی سووریا و کوردی تورکیا ئەو کوردانەی سووریا لە سەدی پارتیە پێدەش هەر یەکێکە بەشێکە لە پەکەکە و دوژمنی کوردن بابزانانی ئەوە دڵتان خۆش نەکەن ئێستایەوە بڵێن وەڵای ئێمە دوژمنی دوژەکەمان دۆستەر نەخێر دوژمنی دوژەکەمان هەر دوژمنە. باشە کاک بەحسین زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بەحسین نازانم ئێمە دووبەرەکیمان لەکوێ ئەمە دووبەرەکی مەخسووتن نێو حزبەکانەوە ئەوەی کە باسی دەکەن زۆر جار ئێمە پێمان ناخۆشە کە دەڵێن ئێوە وا دەڵێن ئێمە وا دەڵێن ئێمە لەم بەرنامەیەدا قسەمان نەکردووە ئێوە قسەتان کردووە ئێوە پەیامەکانتان گەیاندووە ئێوەن کە داواکاریەکانتان گەیاندووە ئێمە تەنها تەورەکەمان دیاری کردووە ئێوە قسەی لەسەر دەکەن ئەگەر ڕای خۆمان تێکەڵکەین دیارە دەکرێت ئێمە قسەی زۆر کەین و باسکەین بەڵام ئەوەی کە باسی دەکەین ئەو 150 بینە حکومەی کە داگی کراوە لایەن حەزب و ڕێکخراوەکان و لایەنی سەربازی و ئەوە لێدوانێکی ئەندامێکی لیژنەی پەروەردەیە لە پەرلەمانی کوردستانەوە قسەی ئێمە نییە ئێمە باسمان لە لێدوانی کەسێک لایەنێکی پەیوەنددار کردو ئێوەن قسە لەسەر ئەوە دەکەن نەک ئێمە وەڕای خۆمان تێکەڵ نەکردووە بەڕای ئێوە لەم بەرنمەیەدا و هەموو ڕۆژە باس لەوە دەکەین کە بەرنمەکە بەرنامەی خۆتانە ئێوە قسەی تێدا دەکەن نازانم کاک موحسین مەبەستی چی لەوەی کە ئێمە ئەو شتەمان دروست کردووە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ ڕخنەکانت سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار زۆر سپاس دەکەین کاک سەردار خۆشی بەرنامەکە لێەکەم زۆر سپاس دەکەم فەرموو ئێستا دەورادەرەوە کە ئێستا قسەی کردوتی ئێوە دووبەرەکی خەنە ناغینەوە وەڵی وازانمەوە بێویژدانەیە کە لەگەڵ ئێوە یاکە ئاساییە کاک سەردار ئەوە ڕای خۆیەتی ئەگەر بکرێ لەسەر تەوەرەکە قسە بکەین تکایە ئێوە غەڵەتێ بەرامبەر بە هیچ حیزب بکەن بە هیچ تەرکردەیەکەن ئەوەیشی کە غەڵەتی کە ڕاستەخۆ پەیوەندەکەتان چڕانەوە من کە ئێستا قسە لەگەڵ تۆ یاکەم تۆ نازانی من چێڵم ئەگەر غەڵەتی چکەم دەسەڵاتی تۆ خەتاکە لە منەوە نەک لە تۆ حەق نێک لەیەکە وایە کاک سەردار سپاس دەکەین ئەگەر بینە سەر تەوەرەکە بەنسبەت تەوەرەکەش من هیوادارم هەموو حیزبەکان هەموو مەعارەزە دەسەڵات ئەو بینانەی کە دایانە تەسلیمی کردن برادەرێ تەلەفۆنی کروتی لقی شوار گردەکەت بە 250 کەڕەت یعنی 250 بینایەوە لقی شواری تا دروست دەکرێت بۆ باسی ئەو ناکە بۆ هەر باسی لقی شوارەکە باسی یەکێتیەکە هیوادارم بە کەمپارتی بە یەکێتی بە گۆڕان بە هەموو حیزبە ئیسلامیەکان حەجیان لایەک تەسلیم بە حکومەتی کەنەوە دەستخۆشی بەرنامەکە دەیەکەم زۆر سپاس بۆ کاک سەردار لە سلێمانیەوە بەختیار نوعمان لە سەر فەیسبوک نووسیوەتی لە بنەسڵاوەوە باسی داگیرکردنی بیناکانی حکوومەت دەکەین دەڵێت لە کابینەی شەشەمەوە ئەمە هاتەکایەوە و زۆر لەو بینایانە گەڕانەوە بەڵام نازانم لە کابینەی حوتەمدا هیچ هەوڵێک نابینم بۆ گەڕانەوەی ئەو بینایانە جەمال لە باوەنورەوە لە گەرمیانەوە فەرموو کاک جەمال کاکەگیانم کاتتان باش زۆر سپاس دەکەین کاک جەمال فەرموو براکەمیەوە چۆن باشن زۆر سپاس دەکەین فەرموو باڕێزی وڵای من سەبادەت بە ئەم تەوەرە گەر کۆمەڵی قسەکەم ڕەنایە لە تەوەرەکەی توانێ بەزەم قسانەیەکەم زۆر بە کورتی تکایە کاک جەمال فەرموو براکەم ئەمانە ئێستا لە پرۆسەی ئازادی عراقەوە یەکێتی پارتی دەورێکی کاریگەریان بینیدا ڕوخان لە ژەمی بەحث بەڵێ ئەمانە نەیانتوانی هیچ شتێک بکەن ئێستا ئەم هەموو قواتە ڕۆشتوە بەرەو خوار ئەو کاتە ئەیانتوانی کە سوپای عراق نەبوو لە 2004 تا 2006 ئەو کاتە ئەیانتوانی کەرکووک و ناوچە دابراوەکەم بێنەوە سەر هەرێمی کوردستان نەکۆ ئێستا و هەموو پێشمەرگە بەدبەختیان ناردە بەسەر ئەو جەبهە کە خۆشیان نازان سەر بەسیان بەڵێ ئەمە یەک دوو ئەمانە دۆستی کورد نین دۆستی ئەوە نین کە ئێستام جێشیان بردێ ئەگەروانە دۆستی کورد بوون لە حەبدێ شوباتدا بیجێسیان نەوەکردە ناو خەڵکی سلێمانیەوە و ئەمنە سوورەکەنەوەکەوێت تۆپی فەوشەشیان نەوەعاو بۆ خەڵکی گەرمیان کە خەڵکی گەرمیان خوای گەورە شەرمی لێەکە هەرچ پشتی شێری بەرکەوتوە لە ئەنفالا ئەمانە بەس بۆ مەسلحەتی سیاسی خۆیان ئەمانەکەن ئەمانە دۆستی کورد نین ئەگەر دۆستی کورد بووان ئەو کاتە دۆستی کورد بوونکە ناوچەدا بڕاوەکان بێن لەسەر هەرێمی کوردستان من ئەو تەپیاڵێم کاتێک لە عراق ڕزگارکردیا پۆڵ بدێ مەروتی لە عراق مەوتی من ئەترسم کورد گەورەترین بیانکەی بێت بۆمان چارەسەر نەکرێت وتی کاتێک دەمیان بەسێکێن باسی پۆست و پارە ئەکەن وتی ئەویش بەلای ئەمەوە زۆر ئاسانە هیوادارم سەرکەوتوو بوون زۆر سپاس بۆ کاک جەمال لە باوەنورەوە نەرمین لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو زۆر سپاس دەکەین نەرمین خان فەرموو سەرەتا پێشەوەی من پێمە سەرتەوەرە سەرەکیکە حەزمە کرد یەک داواکاری هەبێ لە بەڕێز بەڵێ فەرموو بەڵێ بەڕاستی من حەزمە کردەوەرێکی بکرێتەوە سەبارەت بە سنووقی کۆمەکی داهێنەران
بەڵێ ئەو تەوەرژ ئێستا بەڕاستی لەناو خەڵکە و حەزمە کرد ئەوەشدا خەڵک ڕای خۆی لەسەر دەربڕێ بە هەر حاڵ با کاتی خەڵکی تر نەخۆم من پێم خۆشە کە ئاماژە بایکێ لە گرفتە هەرە زەقەکانی پەروەردە بکرێ و ئاواتە خواز بووم کە تەوەرەکەت بە ناونیشانی گرفتەکانی پەروەردە بێت چونکە خۆمان وەکو من و تۆ زانین و هەموو کەسێکی ترکەوە پەروەردەی وڵاتی ئێمە و هەرێمی ئێمە بەداخەوە گرفتەکانی هەر زۆر زۆرە بینەوە سەر ئەو بابەتەی کە تەوەری سەرەکیمانە من بەداخەوەڵم بەداخەوەکەوە بیناکان لە پەروەردە گیراوە بەڵام من حەزەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش ئێوە بکەم بۆچونێکم هەیە ئەویش ئەوەیەکەوە چەند لە نەسیاسیەکان تاوانبارن ئەوە مەش خەڵکی وە سەرباری ئەوانیش ئەو لۆژنە پەروەردەیی کە لە پەرلەمانایە من نەمدی لەسەر هیچ کەیسێ لە کەیسەکانی پەروەردە لە ژنەی پەروەردە بێتە بەردەم دادگای هیچ شارێک وەکو لیژنەیەک نەک وەکو تاکە کەسێک وە بێت و داوا یاسایی سەبارەت بە هیچ کەیسێ لە کەیسەکانی پەروەردە پێشکەش بە دادگا بکە لە کوشتنی مامۆستاکان لە ڕوخانی بینایەکان من چی لەسەردان و کۆمێت و نووسین لە ڕۆژنامەکان و تەصریحی زەزلی ناو تەلەڤیزیۆن و ڕادیۆکان کەم کە حەلی مەسئلەکە نەکا ئەمە یەکەم دووهەم خەڵکی خۆی من یەک حاڵەت هەیە زۆر مهمە کەلتوری ئێمە زیاتر قسەیە نەکردار کاکشتوان ئێستا بۆ دەستەلمێنم چۆن لە ویلایەتی کێنێکت لە ئەمریکا لەم فترەی پێشوایە حادیسەیەکی سەی ڕوویە تەلەبەیەک خوێندکارێک دەمانچەیەکی دایکی هێنا یەک کۆمەڵ خەڵکی کوشت خوێندکارەکانی هاوڕێی و دوجاری خۆی کوشت ئۆباما بە شەخسی کە سەرکردەی وڵاتێکە نەک هەرێمێک بەڵێ نەرمی خان هاتە سەر مەوزوعەکە و تەداخولی سیاسەت بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس زۆر بە کورتی نەرمی خان زۆر بە کورتی بەڵێ دەرفەتم بە خەڵکێکی تر هەیە باسی کێشەی ترەکا بەس ئەمە پەروەردەی ئەمە دوا ڕۆژی وڵات زۆر بە کورتی بەڵێ بەڵێ لایەنە ئاینیەکان تەداخولیان کرد کەسە ڕۆشنبیریەکان تەداخولیان کرد حاڵاتیەکان تەداخولیان کرد دکتۆرە سایکۆلۆژیەکان تەداخولیان کرد تا هاتە سەر کەسوکاری خوێندکارەکان و هەڵسانی ئێوارەیەکی تایبەت بۆ ئەو کەسانی کە بەداخەوە بوونە قوربانی ئەو حادیسێ لەم وڵاتەیە خەڵک بێدەنگە باشە ئەو بینانەی کە داگیر کراوە خاوەنی نییە باشە خاوەنی ئەو ماڵانە نییە خاوەنی ئەو شەندنگانە نیە ئەمانەش بێدەنن و بەداخەوە ئێستا لا دیاردەیەک لە شارەکانی هەرێمەکەی منە بە تایبەتی لە سلێمانی بە گەڕەکە شعبی و گەڕەکە کەشقەکانی پێوە هەڵیاوە لەسەر بینایەکە نووسیوێتی ئەم خانووە بۆ فرۆشتنە یا ئەم خانووە بۆ کرێت تەنها بۆ دەستگا حکوومیەکان و کۆمپانیاکان زۆر باشە نەرمی خان بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە کفریەوە فەرموو کاک ئەحمەد زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو فەرموو من ماڵمان لە کفریەوە نێزگەی 11 ساڵە قەزەیەک هاتووەتە سەرمانە کوڕا خۆی کرد کوجا و دایک و باوکی زامار بووە ئێستاکە ئەو پیاوکوتانە لەلای حکومەت داڵدە دریاون یعنی حکومەت کێشەی بەس پێشمەرگە و ئەم بینا حکومەتانە نییە کێشەی بەس ئەوەیە یعنی من ئەو کوڕا خۆشت بۆ کوجا تاکویتا هیچ بەرپرتێشنێ شکایەت دەکەین لە قانون لە مەحکەمە تاکویتاکە ئەو زەلام کوڕانە نەگیراون و لەنا حکومەتە بەڵێ کاک ئەحمەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت نامیق لە پیرمامەوە فەرموو کاک نامیق وڵا دیارە پەیوەندەکی داخرایەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەروەر محەممەد نووسیوتی باشتر وایە سەرەتا دادگا سربەخۆ بێ بۆ ئەوەی سەرکردەکان ناچار بکرێن دەستبەرداری ماڵ و مڵکی گشتی بن هەروەها محەممەد حەسۆ ڕانیە نووسیوتی داگیرکردنی بینای حکومی واتە نەبوونی ڕۆشنبیری لای هاونیشتیمانیان مەسعود ڕەشپۆش نووسیوتی هیوادارم حکوومەت لە 2013دا کار بۆ گەڕانەوەیان بکات بەڵێ پەیوەندێکتر لەگەڵماندایە باوکی ئیلیان لە سلێمانیەوە سڵاو لێبێ فەرموو کاکشوانجانم کاتەوە باش زۆر سپاس دەکەین باوکی ئیلیان هەموو کاتێک زۆر سپاس مەمنونم سپاس بۆ تۆش کاکشوانجان بەڵێ وەڵی لەسەر ئەو پرسی کە ئەو بەرنامەی جەناب کردوتە ئەو برادرە هەولێریە لەسەر پرسی پەروەردە ئەچێ بۆ گردەکە یعنی کەس تێ ناگەانی ئەم کوردەی ئێمە بوای لێ هاتووە کەس سێڕاز ناکە هەر لە خۆی هەڵە سێ قسە بە کاک نەوشیروان ئەڵێ ئاخی کاک نەوشیروان چه حەقێکی هەیە بەسەر ئەو مەسەلەیە کاکە بەڵێ باوکی ئیلیان جاداوا لەو خەڵکەشەکەم بە ئەو سەرکردانە ناشرین نەکەن چکە عیبەوە شتێکی زۆر ناشرینە تۆلچنێ و بە سەرکردەی ئەو برادەرە لەوانەیە بەلایانی کەم و مانگی 1 ملیۆن دیناری هەبێت لەلایەن
حیزبەکەی بۆیەوە دیفاعی لێ ئەکات. ڕێگەمان نەداوە کەسێک قسەیەکی ناشرین بە هەر کەسێک بڵێ، بەڵام ئەگە بینە سەر ڕخنەیەکی تر باس لە بزوتنەوەی گۆڕان دەکەی باوکی ئیلیان. پەخشانخان لە سەنگەسەرەوە پەیوەندی کرد، دەڵێت باسی لەو گردەی شاری سلێمانی کرد کە لە ئێستادا بارەگای بزوتنەوەی گۆڕان هەروەها چەند دەستگایەکی تری ئەو بزوتنەوەیە لەوێدان. باسی لێ کرد کە ئەم شوێنە شوێنێکی حکومیە، ئەوە ڕخنەکەی ئەو بوو ئەگەر وڵامێک هەبێ بۆ ئەو زۆر باشە بەڕێزم ڕازەکەی بەزە و خوشکە بەڕێزە کەواڵێ چەنەهای شوێنێکیان هەیە لە گردەکە گەورەترە بەدەستیان هەیە و کەسیش قسە ناکات. بەڵێ کاکە زۆر سپاسانەکەم و عەزیێتممان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی بەهێز لە چەمچەماڵەوە فەرموو باوکی بەهێز. شەو باش. زۆر سپاس دەکەین باوکی بەهێز فەرموو. سەرەتا لەم کەناڵەی ئێوە داواکەم لە هەموو کوردێکی دڵسۆز بۆ هەموو کوردێکی تێخۆشەر بۆ هەموو کوردێکی بەشەرەف کە دووگای کە دوعای چاکبوونەوە بۆ زوو چاکبوونەوەی جەنابی مام جەلالەکەم. ئەمە یەک. دووش سەبارەت بە تێوەرەکە ینی حەزەکەم خەڵک لەوە واعی بێ، خەڵک لەوە ئەوە بزانێ کە بۆ لە کابینەی شەشا کۆمەڵێک لەو بینا حکومیانە گەڕایەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و تەسمیل بە شوێن و گشتیەکانی خۆی کرایەوە. بەس ئایا کاک مەحسین لە هەولێرەوە باسی 64 و چی و ئەواکە لەوا چێ لەو کاتە جەنابی نەک هەستی کوردایەتی و نەتەوایەتی نەبوو بێت. باوکی بەسکات کە با کەس تۆمەتبار نەکەین بە هیچ شتێک. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ پەیوەندەکەت. دیار لە چەمچەماڵەوە. سڵاو لەبێت. کاتۆ باش براکەم. زۆر سپاس کاک دیار. چاوەکەم بەڕێزی ئارە وەڵای گلەیەکمان هەبوو لە جەنابەت. فەرموو. هەستی هەڵەسێ جوان بە بنەماڵی بەرزانیەدا. لەم بەرنامەیەدا کاک دیار بنەماڵی بەرزانیەدەم بە تایەفە جاژ بوونە. سپاس بۆ پەیوەندەکەت. لاوێن عەبدوڵڵا نووسێتی پێویستە یاسا سەروەر بێت بووکردنەوەی بینای نوێ بە پێی پێویست لەلایەن حکوومەتەوە. هەمیار بەکرد نووسێتی حەزبەکان نەک بوون بە ملی حکوومەتەوە بەڵکو بوون بە ملی خەڵکەوە. هەروەها ئینزار سابیر نووسێتی سەرەتا دەستخۆشی تەورەکەتان لێ دەکەم. زۆر سپاسی دەکەین نووسێتی من بەڕای من ئەم بینایانەی کە داگی کراون بگەڕێنرێنەوە بۆ سەر مڵکی گشتی. باوکی نما لە سلێمانیەوە فەرموو باوکی نما. کاکشوانجان دەست خۆش بە تەوەرەکە و زۆر سپاس دەکەین ڕێز و خۆشەویستیمەیە بۆ هەموو کەناڵ هەموو بەڕێوەبەر و کارمەندانی کەناڵی نالیا. زۆر سپاس دەکەین. سپاس بەلایەنەوە. ئێمە گەورەترین خۆشەویستیمان هەیە کە کەناڵی نالیا لە ناو شاری سلێمانیایە بە چاو و بە دڵمانەی پارێزین. زۆر سپاس دەکەین بۆ دوو بەڕێزە. حاج کەسێک کاکشوان من لە کۆبوونەوەی کاکنەوشیروانە دانیشتوم قسە بە کاکنەوشیروانە لێ ڕژاتی ئاکەم ڕێی پێ بەبەر چونکە کابراایەکی دیموکراتی خوازەوە پێ ڕێگە نادەن کەس قسە بە هەر کەسێک بڵێ ئەگەر ڕخنەی گرتە بێمە ڕێگەماندا بەڵام قسەی ناشرین و بەڵێ کاکشوان ئەو خوشکە بەڕێزە دەستی خۆش بێ باسی گردەکەی کرد. گردەکە هەمومان ئەزانین گەورەترین سوودی هەبووە بۆ میلەتی کورد لە ڕووی ئینتیمای نیشتیمانی لە ڕووی ئەوەی کەناڵێکی فەزاییتیایە کە پەردەی هەڵماڵیەوە لەسەر زۆر گەندەڵی ئەم حکوومەتە خۆزگە ئەو شوێنانەیشی کە داژیر کراون چ بە مەکتەب چ بە دام و دەستگای حکوومیەکان چ بە وەزارەتی تەندروستیەکان خزمەتی میلەتی پێ بکرایانەوە بۆ خزمەتی حیزب ئەو بەڕێزەشی کە لە هەولێرەوە تەلەفۆنی کرد کاک موحسین بەڵێ باوکی خۆزگە ئەوە ڕێی تایبەتی خۆی بێ ڕێی حیزبەکەی نەبێ جەماعەتی پێدە بە دوژمنی کورد بزانێ. زۆر سپاس دەکەین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دوا پەیوەندیمان بەرزان لە هەولێرەوە فەرموو کاک بەرزان. ئەو کاتت باش کاکشوان. زۆر سپاس کاک بەرزان فەرموو. خۆشتان لەکەمەوە بەنامەکەتان برای بەڕێز یەک وەرژێرم تەنها مەسەلە ئەوە نییە بەس شوێنە تەربیەویەکان یا برنە پەروەردە داگیر کرابێتە. زۆر شوێنی کەس داگیر کراوە. مەسەڵەن بڵێن لە پەروەردە لە هەولێرە من لە هەولێرە ئەژیمە ببین سەیرەکەم هەندێک شوێنی پەروەردە هەیە قەدیمترین کۆنترین مەکتەبی هەولێر کەوا هەیە ئێستا کە بەرامبەر بازاری گشتمان کاکە بە تاپۆ کراوە لەسەر فازڵ میرانی ئەوە یەکەم بە مەبحەثش هەیە بۆ ئەو کرێکە حسابە. دوای وێ دیگە لەوەیە نیوەی مەلعەتی هەولێر لای بە کوڕی فەرەنسا حەریری ئەی ئەوانە چۆن ئەگەڕێتەوە نەک تەنها مەکتەبە چەندین مەکتەبی کاتوانم بژمێرم من بۆ بەرامبەر ئەوەشدا ئەوەی قسە کات نەشیوانە لێ حتمما سەگ بە ئاسمان وەڕینە ئەوە هیچ شتێکە نییە. کاک بەرزان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەرزان لە هەولێرەوە کە دوا پەیوەندیمان بۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ئاری فاروق نووسێتی هەمووی ئیشی هەفتەیەکە ئەگەر ئیرادە هەبێ بەڵام ئەو کەسانەی کە لە دەسەڵاتیانەوە وەری بگرنەوە هەر بە خۆیان داگیریان کردووە اینجا چۆن وەردەگیرێتەوە لەبەر ئەوە ئەو شتە ڕوو نادات وە قسەکردن بەلاشە لەسەر ئەو بابەتە تاسبێنێ
هەمیشە لە خۆشیدا بن.